سواری سیارە بۆ چۆن چۆن بۆ تیارە و چۆن لەگەڵ خەڵکا دانیشتۆ اینجا باسی وتە خۆشەکانی مام جەلالەکە، باسی سادەیی مام جەلالەکە، باسی ئەو شتانەیەکە کە مام جەلال ئەو سەرۆکۆماری وانێت کرد کە شتێکی مقەدەس نەبێت، ڕێز لە کەسایەتی مام جەلال بگرێت نەک لە مەنسەبەکەی، نەک مام جەلال و سەرۆکۆمار. ئەو کتێبەیەکێکە لەو کتێبە بەرهەمانەی من ئێستا خۆم خاوەنی 36 کتێبم، بەشێکی هەندێکیشم ئامادەیە بۆ چاپکردن، هێتر ماوەتە یعنی کاتی دەوێت بۆ چاپکردن خۆتان دەزانن، دەنا چەند بەرهەمێکی تریشم ئامادەیە، بەردەوامشم لەسەر نووسینە. ئەوەی ئەو کتێبەی ئەم جارەکە وەرمان گێڕاوە ساڵانی ئەگروبەفر، کتێبەکەی یادەوەریەکانی مام جەلالە، صحفێکی ڕۆژنامەنووسێکی عەرەبی بە ناوی مەعەد فەیاز، ئەو مانگێک زیاتر لەگەڵ مام جەلال ژیاوە و دوای ئەوەش شتی تریشی خستۆتە ناو کتێبەکە، باسی ئەو یعنی وەڵامی ئەو پرسیارانەی کە ڕوبەڕووی مام جەلال بۆتەوە، هەندێکیشی تبینەکانی خۆیەتی لەسەر مام جەلال کە چۆن ڕۆیشتووە، چۆن هاتووە و چۆن ڕەفتاری کردووە، چەند سادە بووە و ئەو شتە تابۆیانەی کە قەدەغە بوو بۆ سەرۆکۆمار چۆن هیچی نەهێشتووە. کتێبێکی خۆشە، بیرەوەریەکانی مام جەلالە، کەمێک لە بیرەوەریەکانی مام جەلالە، چونکە مام جەلال خۆی بەحرێکە لە بیرەوەری، بەڵام ئەمە کەمێکە، بەس لە ڕواندەی صحفێکی عەرەبیەوەیە، ڕۆژنامەنووسێکی عەرەبی، بۆیە بە هەندم وەرگرتووە، ئەزانم چۆن بیرەکاتەوە، بۆیە بەلامەوە گرنگ بووە کە وەریجێڕم بۆ زمانی کوردی. کتێبە بەس ئەوە کە چۆن پەیوەندی لەگەڵ هێرۆخان بووە و چۆن ئەوەنێ ئەو پەیوەندیە بەهۆی سیاسەتەوە بڵێن نەیتوانی وە کاتی خۆی زۆر تەرخانکە بۆ مناڵی و بۆ هێرۆخان، و بەڵام باسی ئەوە دەکات کە چەند هێرۆخان پشتیوانی مام جەلال بووە لە ڕۆژە سەختەکانی سیاسەت و ڕۆژە سەختەکانی ژیان، بەڵام ئەو پرسیارەی لێ نەکردووە، بەڵام من ئەتوانم خۆم وەڵامی دەمەوە. مام جەلال یەکێک بووە لە هەرە سیاسەت مەدارە گرنگەکانی عێراق کە پشتیوانی ژن بووە و بە کردەوە نەک بە گوتار، بە کردەوە کاری خۆی کرد. زۆرم تایبەتە بە ژن، چونکە من یەکەم لەبەرەوەی کە خۆم لەو بوارە ماوەیەک وەزیری ژن بووم، دوو ماوەیەک لەگەڵ ژنانە کارم کردەوە، خۆشم ژنم، ئەزانم کە ئەو پرسانەی کە پەیوەندن بە ژن چۆنە بێ بیخەیتە ناو پەڕە و بڵاوی بکەیتەوە. یەکێکیان مەسەن لەوانە من مێژووی ژنە نووسمەوە بە ناوی گوڵبانی ژن، ئەمە سێم ئێستا لە ژێر چاپایە، ئامادەیە بۆ چاپکردن. گوڵبانی ژن بەرجی یەکەم و دۆم و سێمیشی ئەوە ئامادەیە، لە کتێبەکە گەورەیە، لە سەروی 600 سەفەرەوەیە، کتێبەکان گەورەن. ئەنجا لە ژن و ئابووری، ژن و سیاسەت، ئیترەمانە هەمووی کتێبن. دوو خۆشم سەرنووسەری گۆڤارێک بووم بە ناوی گۆڤاری نەرجس بە زمانی عەرەبی دەرەچوو کە تایبەت بوو بە دیموکراسیکردن ژن لە سایەی دەوڵەتێکی دیموکراسیدا، تایبەت بوو بەمە. چەند ساڵێک ئەو گۆڤارە دەرچوو، بەس دوایی لە نەبوونی بودجای تر وازمان لە گۆڤارەکەیە. ژن وەکو ئەندامێکی کۆمەلگا گرینگە بتوانێت دەربڕینی هەموو جۆرە بڵێن هەستەکانی خۆی بتوانێت دەرببڕێت و بۆ چوونەکانی خۆی، نەک هەر هەست، یعنی بۆ چوون زۆر گرنگتریشە لە هەست، یعنی هەستە بۆ تاکە، بەڵام بۆ چوون بۆ کۆمەلگایە، لەبەرەوە گرینگە کە بۆ چوونەکانی خۆشی دەرببڕێت لە ڕێگەی نووسینەوە، لە ڕێگەی چاو پێکەوتنەوە. مەرج نییە هەر بڵێ وەڵاهی من ئەوە هیچ گۆڕانکاریەک نابێت، بڵێ گۆڕانکاری دەبێت، درەنگ و زووی کەوتووە، هەنگاو بۆ هەنگاو ئەو شتانە ئەچێتە پێشەوە. یەکەم ئەوەی من ئێڵم بۆ ئەوەی جێگەی خۆت بکەیتەوە لە ناو کۆمەلگا، بە تایبەتی لە کۆمەلگای ڕۆشنبیری و سیاسەت، پێویستت ژن پێویستی بەوەیە بەردەوام ئەوەی کە ئەوەندەی پیا و خەریکی خوێندنەوە و نووسین دەبێت ژن دوو بەرابەری ئەوە خەریک بێ، بۆ چونکە ئەو گرفتانەی کە لە بەردەمی ژندا هەیە بوو بەرابەر و سێ بەرابەری ئەو گرفتانەیە کە لە بەردەمی پیاوە هەیە، لە بۆ ئەوەی منافەسەی پیاوە بۆ بکرێ ئەبێ زۆر بخوێنیتەوە، زۆر بنووسی،
و زۆر بتوانی داکۆچی لە مافەکانی خۆت. وەک ڕێکخراوی ڕۆشنبیری کۆی ئێمە ئەمڕۆ لە چالاکێکی دیکەدا ناساندنمان بۆ بەرهەمێک کرد کە خاتوو نەرمین عوسمان وەرگێڕانی بۆ کردبوو لە زمانی عەرەبیەوە. بەرهەمێکی دیکە با کتێبخانەی کوردی زیاد بوو. بێگومانەوە بەرهەمە گرنگی تایبەتمەندی خۆی هەبوو، چونکە لەسەر ژیان و بەسەرهات و یادەوەریەکانی ڕەوانشاد و سەرۆک مام جەلال بوو کە گرینگە نووسەرێکی عەرەب بتوانێت لەگەڵیدا بژی و بەرهەمێک بنووسێت. لە هەمان کاتدا نووسەر و ژنێکی خۆڕاگر و گوێر و تێکۆشەری کۆمەلگای کوردیش کە ساڵانێکی زۆرە کاریگەری هەبووە لەو کۆمەلگای و بەرپرسیارەتی هەبوو بتوانێت ئەویش وەرگێڕانی بۆ بکات و ئەمڕۆ بخۆشحاڵیەوە لە ڕێکخراوی ڕۆشنبیری کۆی ناساندنمان بۆ کرد و کەوتە بەردیدی خوێنەرە.